بەڕێوەبەرێتی لاوانی سلێمانی خولێکی باسکەی بۆ پێنجیانە و ناوەندی سلێمانی کردەوە کە یاریەکانی خولەکە لە هۆڵ یانی وەرزشی سلێمانی بەڕێوە چوو ماوەی 3 ڕۆژی خایاند. لە یاری کۆتاییدا هەردوو یانەی پێشمەرگەی سلێمانی و دەربەندی خان ڕوبەڕووی یەک بوونەوە کە یاریزانانی پێشمەرگەی سلێمانی بە درێژایی یاریەکە ئاستێکی بەرزیان پێشکەش کرد و یاریەکەشیان بە جیاوازیەکی زۆر و بە 84 خاڵ بەرامبەر 52 خاڵ بردەوە. دیارە ئەو چالاکی ئمڕۆ دەکرێت کە ئەویش پاڵەوانێتی باسکەیە لە درێژەی کار و چالاکیەکانی بەڕێوەبەراتی لاوانی پارێزگای سلێمانیە کە دەتوانیت بڵین لە ماوەی ئەم مانگەدا زیاد لە 4 پاڵەوانێتیمان هەبووە. ئەوەی ئمڕۆژ کۆتایی پاڵەوانێتی باسکەیە بە هیوایم کە توانای تیپەکان هێندە باش بێ کە بتوانن لە ئایندەیە بەشداری بکەن لە پاڵەوانێتیەکانی عێراق و تەنانەت دەرەوەی عێراقیش. جگە لەما کە ئمڕۆ کۆتایی بم پاڵەوانێتیە پاڵەوانێتیکی تیشمان ئێستا بەردەوامە ڕەنگە دە ڕۆژێکی تر کۆتایی پێبێ ئەویش خولێکی تۆپی پێەیە بۆ پلەنایەبەکانی تیپەنایەبەکانی شاری سلێمانی و دەوروبەری ڕەنگە دە 15 ڕۆژێکی تر کۆتایی بەویش بێ و یاریزانانیش کردنەوەی ئەم جۆرە خولانە لەم دۆخەدا بە پێویست دەزانن تا بەردەوام بن و پارێزگاری لە ئاستیان بکەن. زۆر خۆشحاڵمان خولەکراوە لە ماوەیەکی زۆرە خولمان بۆ نەکراوەتەوە و هەمێشەم خولە شتێکی باش بۆمان کراوە بۆی زیاتر بەرچاومان ڕوون بێ و یاریکردمان باش بێ. ماوەیەکی زۆرە خولمان بۆ نەکراوەتەوە ئێمەش تەنها تەمرینمان نەکرد ئەمەش بۆ کارێکی هەبوو لەسەر دابەزینی ئاستی یاریزانەکان. ئەم خولە ئیسفادێکی زۆری بۆمان هەبوو لەبەرکە ئێمە 2-3 ساڵە بێ خولمان نەبووە بەهۆی کۆرۆناشەوە هەموو یاریزانەکان دابڕان و هەنێک دەست کرد بە ئیش و بەجێ ینی کاتی تەمرین نەبوو لەبەرکە بووە جارکە بژێوی ژیانم پێ بکەی اینجا کە بژێوی ژیانمان پێیا کرد اینجا بتوڵە نەبوو چکی دەستمان کرد بە تەمرین بەس بتوڵە نەبوو تر چی بکەین بەزەم بتوڵە بەڕاستی گانیان ئاستی خۆمان ئاستی جاران اینجا گەسە بەرەو پێشەوە بڕۆین بۆیە شتی ئاوا زیاتر بکرێت زۆر بۆی من باشترە. لە کۆتاییدا خەڵات بەسەر تیبەکاندا دابەش کرا کە ینی پێشمەرگەی سلێمانی پلەی یەکەم و دەربەندی خان پلەی دووەم و سلێمانیش پلەی سێمی دەستە بەرکرد. شوان ڕۆڤگەلی کوردستان سلێمانی.